بۆ ئەم ساڵیش خوێندنی کوردی پێشەنگی خوێندنی زمانەکانی دیکەیە لە کەرکووک. خوێندکار بەڕێز محەممەد خوێندکاری زیندەزانیە بە کۆنمرەی 99.86 لە ڕیزبەندی یەکەمی سەر ئاستی کەرکووکە. ئەمەش شانازیەیەکی دیکەیە بۆ تەواوی خوێندنی کوردی لە کەرکووک. خوێندکارم لە ئامادەی کوردستانی کوڕان توانیم سپاس بەخوا لە پۆلی 12دا کۆنمرەی 99.86 بەدەست بێنم بمە یەکەمی ئاسی شاری کەرکووک و یەکەمی قوتابخانەکەمان. بێگومان سپاسی خوای هەیە بۆ ئەم بەدەستێنانی ئەم نمرەیە. دیارە بەدەستێنانی ئەم نمرەیە ئاسانیە. لێرە دەمێ سپاسی مامۆستاکانم کەون دەستی یەک بێکیان دەگوشم کە لەو ماوەدا یارمەتیدەری من بوو لە بەدەستێنانی ئەو ئەنجامە گەورەیە. لەسەر ئاستی کەرکووک ڕێژەی دەرچوون لە خولی یەکەمدا 52%. لەو ڕێژەیەش بەشی خوێندنی کوردی پشکی شێری بەرکەوتووە. زیاتر لە 60 خوێندکار نمرەکانیان لە سەرووی کۆنمرەی 90دەوەیە. سەرڕای ئەو هەموو کێشە و گرفتەی کە لە کاتی تاقیکردنەوەکان ڕوبەڕووی تەلەبەکانی خوێندنی کوردیە بێتەوە، بەڵام لەگەڵ ئەوە شاید دیسانەوە سلمانیان بۆ ئەوانەی کە ناو بەناو ئەڵێن خوێندنی کوردی فەشەلە یان لە بارودۆخێکی نەهاموارە و ناخۆشە. جێگەی دڵخۆشیە کە ئێمە هەموو ساڵی یەکەمەکانمان لە ئاستێکی بەرزن یەکەم و دووەمەکان و زیاتر لە 50 تەڵەبەش سەرووی نەوەتی هێناوە. ئەمە هەمووی جێگەی دڵخۆشیە، بەڵام ئەمە دەرئەنجامی خولی یەکەمە. لەگەڵ دەستپێکی خوێندنی ساڵانە تا کۆتایی هاتنی تاقیکردنەوەکان گرفت بەرۆکی خوێندنی کوردی بەرنادات. لەگەڵ هەموو کێشەکانیشدا ساڵانە زۆرترین خوێندکاری خوێندنی کوردی لە ڕیزبەندی یەکەم و دووەمەکانی سەر ئاستی کەرکووکن. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.